ومێدمان وایە ئێمە هەر سێلامان داوا لە هەموو هاوڵاتیانی شارەکەین بەگشتی بچنە سەر چۆنەکانی دەنگدان هەوڵ و هیمەتی زیاتر بنوێنن بەوەی کە زۆرترین ڕێژەی بەشداربوو لەم هەڵمەتی هەڵبژاردنەیە بهێنینە سەر سنوقەکانی دەنگدان و هەمومان تێکڕا بتوانین کە ئەو ئومێدەی کە خەڵک لی دزرا ئەو شکۆی کە لە شاری کەرکووک سەنرا ئەو شکۆی کە شاری کەرکووکی پێناشرین کرا ئێمە بیجێڕینەوە بتوانین دووبارە بە هەموو لە ساحەکەیە بە هەموو نەیارانمان بڵێن کە هیچ کاتێ دەستبەرداری ئەم ناوچانە نابین. ئێمە بەرنامەیەکمان هەیە چۆن بتوانین ئەم لستە بە بەرنامێکی تازەترەوە بتوانین لەناو کەرکووک ئیش بکەین بۆ ئەوی بتوانین زۆرینەی دەنگی کورد ئەم جارە نەفەوتێ لەم شارەیە و بتوانین وا بکەین پەیگای کورد لەم شارە چۆن بەهێز بووە بەهێزتری بکەین. من پێم وایە ئێمە بۆ خۆمان متفقین لەسەر ئەم هەنگاوانە و هەنگاوی جدیتر ئەنین. ئێمە لێرەوە مژدە و بەڵێن دەدەین بە خەڵکی کەرکووک کە ئایندە ڕوونە کورد زۆر قۆناغی لەمە سەختری تێپەڕاندووە بەڵام تکامان وایە دەست بخەنە سەر برینەکانیان بێن لە 12 بەشداری پرۆسەکە بکەن و دەنگ بدەن و هەموو ئەو نەهامەتیانە تێپەڕێنین بۆیە بەو ئومێدەی ئێمە جێگای بڕای ئەوان بین و بتوانین جارێکی تر کەرکووک گەڕێنەوە دۆخی جارانی خۆی.